بناوی خدای گەورە و میهرەبان من کەژاڵ محەممەد ئەمین عەلی پارێزەر و ڕاوێژکاری خێزانی کاندیدی ژمارە 16 لەسەر لیستی کۆمەڵی دادگەری کوردستان بە ژمارە 147 هاو نیشتیمانیانی خۆشەویستم ئەوانەی هەمیشە لە پێناو ژیانێکی شایستە دەنگی دلێرتان دژی گەندەڵی و نادادی کۆمەڵایەتیە ئەی ئەوانەی لە بێ هیوابوونتان لە چاکسازی و کۆتایی هاتنی ستەمکاری بێدەنگیتان هەڵبژاردووە گێڕانەوەی شکۆ بۆ یاسا پێویستی بە کۆڵنەدان لە دژایەتی گەندەڵی و یاساشکێنی و دانەبڕانە لە گۆڕانکاری هەمومان باش دەزانین واقعی ئێستای وڵاتەکەم وا دەخوازێت تاکە ڕێگەی گۆڕانکاری تەنیا سندوقەکانی دەنگدان بێت من وەک پارێزەرێک کە خۆم بەدڵسۆز و شارەزا و بەرگریکار لە مافی تاک و بەهاکانی خێزان دەزانم هاتوومەتە مەیدان تاوەکو بە پشتیوانی خودا و دەنگی ئێوە بتوانم لە پەرلەمانەوە پارێزەری خێزان و بەهاجوانەکانی کۆمەڵگەکەمان بوو لەسەر مافەکانتان بەدەنگ بێن هاوڵاتیان و دەنگ دەرانی خۆشەویستی کوردستان بە متمانە بەخشینتان ئەرک و ئامانەتێک دەخەنە سەرشانم بۆیە منیش بەڵێن دەدەم نوێنەرێکی دڵسۆز و بە وەفا و خەمخۆر بم لە پێناو پاراستنی خێزان و بەها و ڕەوشتی جوانی کوردەوەریانەی خۆمان بجەنگم